بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاوێکی گەرم. خۆشحاڵم کە جارێکی تر لە بەرنامەی ڕوانگەوە دەگەینەوە خزمەتتان. خۆشەویستان، بەردەوام دەبیستین کە ڕژیمی کۆماری ئیسلامی و دام و دەستگاکانی بە بیانووی جیاوازەوە هێرش دەکەنە سەر ماڵ و گیان و ژیانی خەڵکانێک کە بەهۆی بێکاری و بێدەرێتانیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی و وڵاتانەی زلهێز بۆ خەڵکەکەیان خوڵقاندووە ڕویان لە وڵاتی ئێران کردووە. ڕژیم بە هەڵسوکەوتی تاسەر ئێستقان ڕاستیستی و ڕەگەز پەرستانە خەڵکی ئاوارە و بێماڵ و حاڵی ئەفغانستان تەخیر دەکات و بە هەموو شێوەیەک هەوڵ دەدات کە ڕێگەیمانەوەیان لێ ببەستێت. ئەم مەسەلەیە تا ئێستا کاردانەوەیەکی زۆری لێکەوتۆتەوە. بۆ قسە و باس لەسەر ئەم بابەتە داوامان لە هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی کردووە کە میوانی ڕوانگەمان بێت و سەبارەت بەم مەسەلەیە وەڵام بە چەند پرسیارێکم بداتەوە. هاوڕێ ئەسعەد بەخێر بێن و سەرەتا پێم خۆشە بپرسم ڕژیم بۆچی وا لەگەڵ پەنابەرانی ئەفغانستانی دەجوڵێتەوە؟ ڕێز سڵامێ بۆ ئێوە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سەبارەت بە مۆزوعی بەرخوردی کۆماری ئیسلامی بە پەنابەرانێک کە لە ئەفغانستان و ڕوو لە ئێرانەکەن دیارە ئەم بەرخوردێکی تازە نییە و یان ناگەڕێتەوە بۆ ڕۆژەکان و مانگەکانی ڕابردوو بە درێژایی کاتۆساتێکە و کە مەسلەی کۆچ و کۆچبەری لە ئەفغانستانەوە بۆ ئێران بووە ڕژیمە جۆر بە جۆرەکان و ئەس جملە جمهوری ئیسلامی بە درێژایی چەندین دەیە هەوڵی داوە کە خراپترین هەڵسوکەوتی نامرۆڤانە و دژی ئینسانی لەگەڵ ئەوان بکات بۆ خراپترین کارەکان بەکاریان بهێنێت بە هەموو شێوەیەک لە سەختترین بەشەکانی کارکردنە ئیسفادەیان لێ بکات بە کەمترین حەقدەستە و بێسلاح کەڵکیان لێ وەربگرێت قەیرانەکان خۆیان پێ بەرتەرەف کات و لە کنار ئەوە زۆر دژی ئینسانی و زۆر بەکردەوەگەلێکی تا سەر ئێسقان ڕاستیستی وەکو خۆتی شوتێت بەرخوردیان پێ بکات. مەسەلەکە ئەوەسە کە هەمیشە ڕژیمە سەرمایەدارەکان لە کاتێکا کە فشاریان بۆ تێ یەکێ لەو شتانێک کە دەستی بۆ ئەبەن بۆ تەحریکی ئەفکاری عمومی و بۆ ئەوەی کە بێسلاح کەڵکی لێوەربگرن و سەرکوت و بەرخوردگەل غێرە ئینسانی پێ پاساو بدۆزنەوە بۆ ئەو بەرخوردگەلە مەسلەی ناسیۆنالیزمە. ئەگەر تەوەجۆتان کردوێت تەنانەت کرێکارانی یا خەڵکانێک کە لە دەست ژیانێکی پڕ لە نەهامەتی لە دەست شەڕ لە دەست ئاوارگی لە دەست ارتجاع و هەر لە یەک ساڵی ڕابردووە بە دوای چۆڵکردنی ئامریکا و هاوپەیمانەکانی کە ئەفغانستانیان بەجێهێشت و ئەتانم بێژم تەسلیمی تاڵبانیان کرد و سناریۆی وڵاتی ئێرانیان کە چەندین دێ لەمە بەر لە ساڵ 1357 بە کۆماری ئیسلامی سپارد ئەمجار بە تاڵبانیان سپارد و کارێکیان کرد کە خێڵێکی عەزیم لە خەڵکێک کە لەو وڵاتە ئیحساس ئەمنیەتیان ناکرد پەنابەرن بە وڵاتهای تر و لەم ڕێگا تا ئەو کاتێک کە ئەگەر بیرتان بێت مەسەلەی فرودگاکان ئەفغانستان بوو مابینی کە تەنانەت خەڵک لە ترس گیان خۆیان لە شوێنگەلێک هەوڵیەدا بێسلاح بڕاتە ناو هەواپەیماکان و بڕات سەر باڵ هەواپەیماکان و میدیاگەل ئوروپایی بە نوعی نیشانیاندا کە ئەنگار خەڵک پیان وایە ئەتوانن لە باڵ هەواپەیما نەجاتیان بێت و بگەێنە وڵاتێکی ئەمن غافڵ لەوەی کە ئەوان زۆرێک لەوانە تەرجیحیانەدا بمرن تا ئەوەی کە بەدەست هێزەکانی تاڵبان وحشیانەترین بەرخورد و خراپترین بەرخوردی ئینسانیان لەگەڵ بکرێت. کەوابوو هەموو ئەمانە بەڕاستی دەریەخات کە بەرخوردێکە بە خەڵکی ئەفغانستان ئەکرێت بەرخوردێکە کە ئەمانە بەڕوونی دیارەکە دوای کاولکردنی وڵاتی ئەمانە و دوای کاولکردنی شوێنی ژیانی ئەم خەڵکانە و
ئەمانە تێن لەسەر کەسایەتی و لەسەر شخصیەتیان لەسەر خانەوادەیان لەسەر مناڵەکانیان بەم شێوە دژی ئینسانی و بەم شێوە قێزەونەیە کە ئەی بینین هەل لە کۆماری ئیسلامیەکی جنایەتکارەوە بیگرە هەتا تێتەوە سەر وڵاتانی ئەوروپایی و ئەمریکا هەتا تێتەوە سەربانەی کە بانگەشەی مافی مرۆڤ و بانگەشەی نازانم ئازادی و بانگەشەی هەڵبژاردننی شوێنی ژیان لەلایەن ئینسانەکانەوە و کەفتنە خەتەر زندگیانەکەن ئەبینین کە بە شێوەیەکی بێڕەحمانە بە شێوەیەکی بێبزەیانە لەگەڵیان بەرخورد ئەکرێت سەر چاوەی هەموو ئەم شتانە سەرچاوەی هەموو ئەم نامەتیانە کە بەسەر خەڵکی ئەفغانستانە دێت بۆ ئاگاداریت خودی ئەمانە لە ارتجاعەکەیەوە بیگرە لە پەنادان بە تاڵبانەوە بیگرە لە سازمان تاڵبانەوە بیگرە تا سازماندان تاڵبانەوە بیگرە ببوورە تا ئەوەی کە ئەو وەزعی کە تێت بەسەر خەڵکی ئەفغانستانە هەمووی سەرچاوەی زلهێزەکان بە تایبەت ئەمریکا و لە وڵاتگەل دەوروبەریشە کۆماری ئیسلامی بێبەری نییە و یەکێک لە هەرە ئەساسیسترین دەسەڵاتگەلێکە کە تەسیراتی مستەقیمی لەسەر خراپبوونی ژیان و گوزەرانی خەڵکی ئەفغانستان هەیە. بەڵێ کار بەدەستانی ڕژیم دەڵێن کە پەنابەرانی ئەفغانستانی هۆکارن بۆ زیادکردنی ڕادەی بێکاری لە ئێران. ئایا ئەم قسە ڕاستە؟ بە باوەڕی من هیچ کرێکارێک لە هیچ وڵاتێکە هۆکار نییە بۆ بێکاری. ئەنێ خب هەر ئەم قسەیە کە کۆماری ئیسلامی ئەیکات لە وڵاتگەل تریشەکرێت هەتا لە وڵات ئەوروپایی دەڵێن پەنابەران مهاجران کارێکیان کردووەکە بێکاری دروست بێت بەڵام لە واقعا ئەو هەموو سروەت و سامانە ئەو هەموو کانگا و ئیمکاناتێکە لە دنیای ئیمڕۆ بەشەر ئەتوانێت سپادێ بکات بەڵام بە خەڵکوەرگرتنی کۆمەڵێکی محدودی ئینسانی بێمەسرەفی ئەتانم بێژم بێحرەکەتی ئینسان هەیە کە هیچ نەقشێکیان لە تەولیدی اجتماعی لەم جەوامعان نییە لەلایەن ئەوانەوە دەستی بەسەرای گیراوە. یعنی مەسەڵەن تواشاکە کەسانێکە خۆخی نجومیان هەیە بۆ ئەوەی کە هیچ کارێ ناکەن کەسانی بە ملیارد خۆ خۆرەگرن بۆیە کە لە ماڵا دانیشکن نازانم وەرگۆڕیش و تەسبیحی گیان بەدەستەوەی و 24 ساعاتە خەریکی تەرویج و تەبلیغی ئەنواع و قسام چتی قۆڕ و چتی دژی ئینسانی و چت هەیە کە ئەسڵ زیانە بۆ سەر مێشک و وجود و گیانی بەشەریەت ئەمانە بۆ شێوە خۆ خۆرەگرن. بەڵام مناڵێکی خەڵکی ئەفغانستان بەهۆی ئەوەیە کە لە چوارڕایکە گوڵە ئەفرۆشێ ئەمە بووە بەهۆی بێکاری کرێکارێکی ئەفغانستانی کە هاتووە لە سەختترین شەرایەتە ڕۆژی 12 سەعات کارەکات بەڵام ئێوارە کە ڕواتەوە ناتوانێت دەدانە هێلکە و دوودانە نانسەنگی بسێنێ بۆ ماڵەکەی بۆ ماڵە مناڵەکەی ئەمە هۆکارن بۆ بێکاری ڕژیم هەمیشە یانێ ئەگەر تواشاکەی بە بەردەوامی مەسەڵەن کە لە ڕاگەیاندنەکانیانە باسەکەن کێشوەرێ وڵاتی دراوسێ نازانم وڵاتی بەرادەر ئەنواع قسام دروشمی بێناوەرۆک و دژی ئینسانی لەو نوعانە بەکارهێنن بەڵام لە بەرخوردکردن پیانە هەمومان تەکتەکمان من تۆ ئەو کەسانەی کە ئەم بەرنامە ئەبینن هەمویان بینیویانە کە چ بەرخوردێک بە خەڵکی ئەفغانستان لە ئێران ئاکرێت. من خۆم وەکو بیرەوەری خۆم حتا پێم خۆشە ئاماژێ پێ بدەم ئەو ساڵانەی کە من لە ئێران جیاوم بە چاوی خۆم دەیان و سەدان حرەکەتی دژی ئینسانیم دیوە لەلایەن کارفەرما و لەلایەن عەوامڵی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامیە و کە لەسەر جادەگان لەسەر شقامەکان بە خەڵکی ئەفغانستانیان کردووە کە دەربەدەر بوون بە دوای سەرپەنایەکە و تیکێنانە. ئەمە نیشانەی ئەوەسە کە بەڕاستی ڕژیمی کۆماری ئیسلامی داماوە لەوەی کە هیچ پلان و هیچ بەرنامەیەکی نییە بۆ ئەوەی کە بتوانێت وەسڵا بەرخوردێکی ئینسانی لەناو جامعەی خۆیان بکات بە خراپترین شێوە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی ئێران نەجوڵێتەوە خۆ ئەوان مسەبەب بێکارین. ڕۆژ نییە کە ئێمە لە زیندانەکانە ئەشکەنجە و ئیعدام و کوشتن و بڕین نەبینین
ئەوانە هەمویان خەڵکی ئێرانن ئەو هەڵسوراوانە ئەو خەڵکەیەکە داوای مافی خۆیانەگەن ئەو خەڵکەیەکە دەڵێن بۆچی دەبێ مەسەڵەن نان لە 100 منەوە بێ بە 2000 من و 3000 من ئەویش دەست نەکەفێ ئەویش دەبێ سەعات ها لە ناو سەفابی بۆی بۆچی دەبێ مەسەڵەن گۆشت بەو هەموو فراوانیەوە کە هەست بەڵام بنەماڵێکی کرێکاری 6 مانگجارێکیش نەتوانن گۆشتێکی ستاندارد کە قابل خواردن بێت بکڕن بەدەی ئەمانیش عامڵ بێکارین کەوابوو ئەمە شعارێکی بێناوەرۆک و دژی ئینسانیە بەدەست عامڵێنی فاسدی جمهوری ئیسلامیە و کە لە دژ خەڵکی ئەفغانستان بەکاریهێنن و ئەسفادەی لێکەن بۆ ئەوەی کە خەڵکی پێ تەحریککەن بۆیەکە بە خەڵک بڵێن کاکە ئێوە گەر بێکارن هۆکارگەی خۆ ئێمەنی وڵایەت فەقیه و نازانم ئەنواع ئەقسام جڕۆجانەوە دوعاتان بۆکەن کە کار پێیابێ بەڵام ئەوەنی خەڵک لە ئەفغانستانە وڵات و ناتونێرە هەموو کارەکانیان گرووە بۆنی هەمویان بووگن بە دکتەر ئەچیتە هەر دکتری هەمویان خەڵکی ئەفغانستانن ئەوە نییە هەموو پرۆژەگەل گەورەی سنعەتی بەدەست خەڵکی ئەفغانستانەوەی لە ئێرانە ئەوە نییە ئوستات هەموو دانشگاکان ئەفغانستانن ئەوە نییە نازانم تواو ناوەندگەل گەورەی بەرهەمهێنان لە ئێرانە ها بەدەست خەڵکی ئەفغانستانەوە ببرنەوە بەو شێوە بە تەنزە و بەحسی مۆزوعگاگەم بەست مەوەسە کە بێژم کامە کارهاست کە خەڵکی شەریف و خەڵکی بێدەرەتانی ئەفغانستان کە ڕوویان لە ئێران کردووە کامە کارهاست کە ئەیکەن وە بووە بە سەبەب بۆ بێکاری هەر لە بەرنامەهای ڕژیمە کە ڕێکیخەن بۆ ئەوەی کە خۆیان و نازانم خەڵکانێکی پێسەرگەرمکەن ڕۆتواشاگە بە شێوەیەک بەرخورد دەکەن بە حتا هونەرمەندانی ئەفغانستان کە لە بەرنامەهایەکی تەرفیهەیە لە تەلەڤیزیۆنگەل کۆماری ئیسلامی و بەشداریەکەن ئەسڵان لە سەر بانکردن لە خەڵکی ئەفغانستان بەجێ ئەوەی کە مەسەڵەن بێژن فڵانە کەس ئەفغانە ئێژن ئەفغانیە هەر بەئیسلاح کۆمدیەنێکی ئەفغانستان لە تەلەڤیزیۆنێکی کۆماری ئیسلامیەوەتی تیوەکو هەیە من بێژم مەسەڵەن جەمعیەت ئێران مەسەڵەن 8 ملیۆن ریاڵە ئەفغانی واحد پۆڵێ مەس واحد بەئیسلاح شمارش ئەفراد لە ئەفغانستانە بە ئەفغانی نییە واحد پوڵەکەیانەوەیە یعنی جمهوری ئیسلامیەوە نازانێ وەکوایە بە خامنەی بێژی تمەنی بەجێ مەسەڵەن کینە بێژی ئێرانیە ئەزانی یعنی لە هەموو شتێک خەڵکیان وەرگرتووە بۆی کە تەحقیریان کەن بۆی کە تەوهینیان پێ بکەن بۆی کە بەئیسلاح هێرشکەنە سەر سەرەتایی ترین مافەکانیان بۆی کە بەرخوردی خراپ بە خانەوادەکانیان بکەن بۆی کە ژنەکانیان تەحقیر بکەن بۆی کە هەڕەشە دروستکەن لەسەریان کە نوع ئەقسام تەجاوز و چتایی کە هەمومان بێگومان بیستومانێتەوە کە لە چه ئاستێکی خەتەرناک و خراپە بەرخورد دەکرێت بە خەڵکی ئەفغان لە ئێرانە ئەمانە هەمووی نیشانەدات کە بەڕاستی مەسەلەی بەحرانی بێکاری لە ئێرانە ئەسڵ پەیوەندی بەوانەوە نییە پەیوەندی بە هیچ کەسێکەوە نیە حتا تەنانەت ئەگەر 20 ملیۆن کرێکاری مهاجر ڕوو لە ئێران بکەن ئەسڵ پەیوەندی بەوە نییە ئەگەر ناوەندگەلێک بێت کە کنترۆڵی بێت بەسەر وەزعیەتی کار لە وڵاتێکە دەرەکەفێکە بەڕاستی مەسەلەی بێکاری پەیوەندی بەوە نییە کار هەمیشە بۆ هەموو کەس هەست بەڵام ئەو هەموو خەڵکەی ئێران کە هەر کامیان و هەموو کرێکارە هەر کامیان 6 مانگ و 1 ساڵ حقوقیان وەرنەگردووە ئەو هەموو بازن شەستەیە کە حقوقەکانیان لە کاتی خۆیان بۆیان ناڕژنن ئەو هەموو بحرانەیە کە لە مەسەلەی دانی حقوقا بە خەڵک دروست بووە ئێوە کێ دروستی کردووە ئەگەر عامڵی بێکاری خەڵکی ئەفغانستان بن حتمما عامڵی بێ حقوقی کرێکارانی لە ئێران سێ حەسەن نەسرۆڵا و نازانم تاڵەبان و ئەنواع ئەقسام جڕجانەوەری لەو نوعەن کە بڵاو بوون بە وڵاتانە بێگومان ئەوەی دووەمیان تانین بێژین تەسیراتیان هەیە و نەخشیان هەیە بەو هەموو پوڵەو کە جمهوری ئیسلامی سادریەکە بۆ شەڕ لە سووریا بۆ دروستکردن بحران لە عێراقا بۆ ئەو موشەگەلەوە ئەیە لە پایگای خاڵی ئەمریکا بۆ ئەو هەموو ئیمکاناتەی کە بۆ لوبنان و فلستین و نازانم
جریانگەل مرتجع لە وڵاتانە لە یەمەن و لە کوێ سەرفی ئەکات بۆ مقابڵە لەگەڵ ئیسرائیل و سازمانگەل جاسووسی ئیسرائیلە بۆ کێشە دروستکردن لەگەڵ عەرەبستان و بە گشتی ڕژیم ئیسلامی دار و دەسێکن کۆبوونەتەوە سەریان لە کێشە ئەخورێ وەک هەزیناکەن بۆ ئەم مەسایەدا کەوا بوو بحرانی بێکاری هیچ پەیوەندێکی بە خەڵکی ئەفغان لە ئێرانە نییە و ئەگەر بێکاری هۆکارێکی هەبێ ئەوە سیستمی جنایەتکار و دژی بەشەری کۆماری ئیسلامی و هیچ کەیتر. ئایا ڕژیم قانونن و لە بواری یاساییە بۆ هەیە و هەڵسوکەوت لەگەڵ خەڵکی ئەفغانستان بکات؟ بۆ ئەگەر سەیری قانون بکەین سەیری یاسا بکەین بەڕاستی ئەبینین کە خۆ جمهوری ئیسلامی قانونەن بۆی نییە لە دەسەڵاتدا بێ زانی لە لەحاز یاسایی و ڕژیمێکی جنایەتکارە ئەنواع جنایەتی جەنگی کردووە لە ئیعدامی هەڵسوڕاوانی وەفعالینی سیاسی دەهەی شەستەوە بگرە لە ئیعدامی ڕۆژانەی کۆمەڵانی خەڵکەوە بگرە لە جنایەتهایەکی لە بیر نەکراوە کە لە تورکمەن سەحرا لە کوردستان و لە گۆشە بە گۆشەی ئێرانە کردوویە لە بەرخوردی هەر ئێستەیان بە کۆڵبەران بە سوختبەران بە کرێکاران و بە بێسلا هەوڵدان بۆ ترۆر و لەناوبردنی فعالینی اجتماعی و کرێکاری بە بێسلاح دروستکردن فەزاهای کە لە کاتی کۆرۆنا باشترین هەڵسوڕاوانیان لە ناو زیندانەکانە تووشی کۆرۆنا کردووە بە نەناردنیان بۆ نەخۆشخانە و بە نەگەیشتن بە وەزعیەتیانە هەموو ئەوانە گیانیان بەخت کرد و هۆکارەکانی جمهوری ئیسلامی بوون کەوابوو سیستمێکی وەها جنایەتکار سیستمێکی وەها قاتڵ قانونن و یاسایان بۆی نییە لەسەر کارەوە بێ بەڵام بۆچی لەسەر کارە بەخاترەوەی کە ئەم نوع جنایەتە بخولقێنێ ئەم نوع بەرخوردگەلە بکات دەی بۆ سیستمێکی وە بۆ نظامێکی وە کەڵکوەرگرتن لە حقوقی ئینسانی ئینسانەکان هیچ مەسەلەیەک نییە بەلایەوە بۆ سێر ناکە کە تاڵەبانێکی جنایەتکاری لە ئاستی خۆیان لە ئەفغانستان لەسەر کارە و ئەمانە هیچ شتێک بۆیان مهم نییەوە لە چەند ساڵ چەند دەهەی ڕابردووە بینیمانە کە بەرخوردی تاڵەبان بە ئینسانەکان لە ئەفغانستانە بە تایبەت بە ژنان چییە ئیتر هەر بڕۆین سەیری هاتنە سەرکاریان لە 1 ساڵ گوزەشتە بکەین بزانین چیها بەرخوردی دژی ئینسانی و سپای پاسداران مەنەشانەیان لە ئەم 1 ساڵا بە نسبەت خەڵکەوە نەکردووە لە ئەفغانستان دەی خەڵکیی بێدەرەتان هیچ ڕێگەیەکیان نییە مەرزێکیان هەیە لەگەڵ ئێران مەجبورن بێژن ئەڕۆینە ئەوێ سەختترین شرایەت قبوڵەکەین ئەنواع قسان تەحقیر قبوڵەکەین بەشکەم نەکەوینە داو ئەمانە دەی کە دێن ڕژیم ئیسلامی وایان لەگەڵ بەرخوردەکە قانونن ئەسڵن لە لەحاز قانونی ئینسانی و لە لەحاز قوانینی اجتماعی و بین المللیە و کە هەیە جمهوری ئیسلامی بۆی نییە بۆ شێوە لەگەڵیان بەرخورد بکە جمهوری ئیسلامی دەبێ بەڕەسی بکات کە ئەم کەسانە لەم وڵاتەوە بەهۆی شەڕ و ماڵوێرانی و کاولکاری و هاتنە سەرکار ڕژیمێکی مرتەجعی تاسەر ئێسخاندووە کەوتووە ڕوویان لە ئێران کردووە ئەمە کافی ئەمە تەواوی تر یعنی لە چی قەرارە بکۆڵێتەوە دەبێ ماڵیان لە اختیاردا بنێ دەبێ گەرەوەیش ناکا و ماڵێنێت کە خۆیان هەیەە بە ئارەقی ناوچاوان و بە نازانم ساڵهای ساڵ نەخەوتن و کار و زەحمەت کێشان توانیویانە ماڵێکی 30-40 متری بکڕن نابێ بڕات داگیری بکات لیان مردم نابێ و ئیجازە بدەن بە جمهوری ئیسلامی مردم دەبێ بە جمهوری ئیسلامی بڵێن ئەمانە ئەفغان نین ئەمانە ئینسانن ئێمە ئێرانی نین ئێمە ئینسانین و دەبێ حقوقی ئینسانیمان بێ دەبێ مەسکەنمان بێ دەبێ مناڵەکانمان بتان بڕۆن مەدرسە دەرس بخوێنن دەبێ حەقی کارکردنمان بێ کە بتانین کەڵکی لێوە بگرینەوە بۆ دابینکردنی بژیوی ژیانی خانەوادەکانمان کار بکەین کەوا بوو لە لەحاز قانونیە و ئەگەر حتا تەنانەت چاو لە قوانینی بین المللی ئەم دنیا بکەین کە ئەیبینی نەمانیش بە شێوەیەک لەگەڵ پەنابەران ئەجوڵنە و تەنانەت لە پێشکەوتوترین وڵاتگەل سەرمایەداریشە ئەگەر سەیری ئەو قوانینە بکەین
ئەو قوانینە تا ڕۆژێک قانونە کە فشار بۆم سیستم گەلێنێت هەر بڕۆ تواشاکە لە دوای شەڕی ئۆکراینە و بە دوایەوەی کە خودی ئەمانە بە تەحریکی خودی وڵاتگەل ئوروپایی و وڵاتگەل عوزوی ناتۆ و لە سەروی هەموویشیان و ئامریکا شەڕی ئوکراین ڕوەدات چۆن خۆیان مەسئولی مستەقیمن لە ئاوارەگی خەڵکی ئۆکراینە چۆن خۆیان جورئەتیان نەبوو کە بڕۆنوارت شەڕێک بن کە هەر لە یەکەم ڕۆژە لە بایدنەوە بیگرێتە ئەمانەی ئەوروپا باسیەوەیانە کرد دەخاڵەتی ئێمە شەڕی سیامی جەهانی دروست ئەکات و بە بێجورئەتی و بێجوربزایی خۆیان تەبلیغی ئەواکەن کە خەڵکێکە لە ئۆکراینۆتێن پەناهەندەگەلێکن کە قژیان زەردە چاویان ئاویە یانێ پەنا ئەبەن بۆ ڕاسیستی ترین پەنا ئەبەن بۆ نازیستی ترین سیاستگەل بەنسبەت بەرخورد بە ئینسانەکانەوە دەڵێن شەڕی سووریە ڕەبتی بە ئێمەنیە چۆن وڵاتی نزیک لە ئێمە نییە و ئەمە لوتفێک نییە بە خەڵکی ئۆکراین بکرێت تەنانەت تەرەفەمانەوە عامڵینی ماڵوێرانی خەڵکی ئۆکراین خودی ئەمانن لێ دەڵێن وەرن قبولتانەگەین و پەناهەندگیتان بین کابرا لە باشترین وەزعی ژیانی خۆی و کاری بووە ماڵی بووە مەسکەنی بووە تا ڕادێک ئازادی بووە وڵاتەکەیان کاول کرد بە تەحریکی خۆیان ئیسا هێناویان ئێرە پێ دەڵێن تۆ چاو ئاویە بەتانی مفتە سوار قەتاربی قژۆ زەردە ئەمەیتە ئەوەیتە بە خاطر ئەوەیە کە بێسلاح جواب بە یان شەرمەزاری خۆیان لە بەرامبەرەوە گەنەکاریگەریانە بەو شێوە پاساو بدەن لەخۆ قانونەوە ناجێ وڵاتی هەروەکو دانمارک کە من لەوێژیم هەموو هەوڵ و تەلاشیان ئەوەیە بۆ ئاگاداریت کە هاتنی پەنابەر بۆ دانمارک بدێنن بە سفر حتا سەهمیەش کە سازمان ملل ساڵانەوە ممکنە بیابیانەوەش کەمە بکەن بەڵام ئێستا دەڵێ تا دوێنێ ئەیوت بە هیچ عنوان جێگەمان نییە بۆ 10 پەنابەریش ئیسە دەڵێ 100,000 ئوکراینی با بێن بەخێر بێن بۆچی بەخاطرەوە قانون بەدەست خۆیانە لەکوێ منافعیان کەفتە خەتەر قانون ئەبەسن لەکوێ پێیان وابوو لازمە نیروی کاری ئەرزانیان لازمە نازانم کرێکاری بەلاشیان پێویستە بەناو مافمرۆڤەوە ئەیکەنەوە و دەیوەرن پێویستمانە جمهوری ئیسلامیش بێبەر نییە لەمە جمهوری ئیسلامی جنایەتکارترین نەوعی ئەم نەوعە سیستەمەی سەرمایەداریە کە تەنانەت استفاده کات لە مهاجری ئەفغان کە هاتووە بۆ ئێران ئەینێرێ لەژێر ناو لەشکری فلان و فلانە بۆ سووریە بۆ حمایەت لە حرەم و کوێ یان نێرێ لەوێ بە کەرزانترین هەزینە گیان و ژیانیان نەخاتە خەتەر لە شەڕەکان ئەسپادەیان لێکات دەیان ڤیددیۆمان بینیوە لەو زەمینەگەلا تەنانەت یەکێ لە مەترەحترین ڕۆژنامە نووسکەل ئەفغانستانی کە لەگەڵ جەواد زەریفا قسەی کرد وای کرد بە زەریف ئەسڵەن دەنگی داوە ئەو هینە ئەو وتوێژە کە ئایا ئەمە ئینسانیە وڵاتێکی یەکدراوسێ پەنای هاوڕگە بە تۆ مەجبور یەکەی بڕوات لە سووریا شەڕ بکات بەڵێ هەر لەسەر ئەو قسە باسەتان هاوڕێ ئەسحەت ئایا ئەم شتە تا چەند ڕاستە کە ئەڵێن ڕژیم کەڵک لە وەزعی نالەباریان پەنابەرانە وەردەگرێت تا چەند ڕاستە ئەمە بۆ ئاگاداریت جمهوری ئیسلامی یەکێ لەو ڕژیمگەلە کە بەردەوام بۆ سوء استفادەکردن لە کۆمەکایەک کە لە خوێنی خەڵکی ئێران کۆیەکاتەوە و لە وڵاتگەلێک بۆ جەریاناتی تەرۆریستی حامی خۆی استفادەی لێکات کەڵکۆرەگرێ بۆ زۆر بابەت هەر مەسەلەی سەرکوتی کۆمەڵانی خەڵک لە اعترازاتی خەڵکی ئێرانە و دەیان و سەدان گزارش هەیە کەسانێک کە بەشدار بوون لە سەرکوتی خەڵکە بەشێکی بەرچاویان خەڵکی ئێران نەبوون دەیان و سەدان گزارش هەیە کە چەندین لەشکری گەورە لە شەڕی سووریا کە بەشداری ئەەکەن جمهوری ئیسلامی کەڵکی وەرگردووە لە خەڵکێکی مەهاجر کە ڕوویان لە وڵاتە کردووە ئەس جملە خەڵکی ئەفغانستان و نردویانی بۆ ئەوێ کە یا بۆت نییە لە ئێرانە بژیت یا و ماڵ مناڵەکەت لێرە مانگانە خۆخی گیان پێدەین بڕۆ لە سووریا شەڕمان بۆ بکە خب حتا خودی جەواد زەریف نەیتانیەوە حاشا بکات نەیتانی بڵێ وانە بووە وتی هاتوون داوای ئەسلحەیان کردووە ئێمەش داومانە پیان داوای ئیمکاناتیان کردووە ئێمەش داومانە پیان یانێ
گەورەترین جنایەت ئەوەیە کە تۆ باوکێک مەجبور بکەیت بۆ ئەوەی کە گیان مناڵەکەی لێ نەسێنی بۆ ئەوەی کە نازانم ژیانی هاوسەرەکەی نەخەیتە مەترسیە و بۆیە کە ئەو ئەحساسەی پێبەی کە مەورد تەجاوز قەرار ناگرە نەمانەگەر تو بڕیدە سووریا بۆ ئێمە شەڕ بکەیت ئەنێوە شکت دیانە بێتەوە هەم خەڵکی ئەفغانستان خۆیان هەم خەڵکی ئێران هەم خەڵکی سووریا ئەیزانن کە جمهوری ئیسلامی بۆ بەڕێوەبردنی مەقاسدی کەسیف و غیرە سیاسی و غیرە ئینسانی خۆی هەمیشە لە خەڵکی ئەفغانستان لە خەڵکی لوبنان و لە خەڵکی ئەو وڵاتانەیە کە تەنانەت لە عێراق ئەگەر تماشاکەی مەسەڵەن جریاناتێک کە سەر کۆماری ئیسلامین ئستفادەکردن لیان بۆ کۆماری ئیسلامی زۆر سادەترە تا ئەوەی کە پاسداری نازانم فڵانە ئۆرگان و فڵانە فیسارە لەشکری بنێرێت بۆ ئێنە و بۆ ئەم مەسایلە حەزی ناکات یانێ زۆرێک کەسانێک لەو بێسلاح مهاجرینەی کە لە ئەفغانستان ڕویان کردگە ئێران مەجبور کراون بڕۆن بۆ شەڕی سووریا و کەسانێکیان خۆیانیان ڕزگار کردووە گەیشتونە وڵاتی چوارمیان وڵاتی ترکە لە وڵاتکە لە ئەوروپای داوای پەناهندگی بکەن باسیەوەکەنی تر باسیەوەکەن کە ئەسڵان خانەوادەی وا بووە تهدید کراوە بۆی کە ئەگەر نەڕووی تەجاوزەکەین بە خانەوادەکە ئەمە شەڕی ئیسلام و کوفارە ئەگەر بەشدارنەکەی تو کافری ئەگەر بەشداری نەکەی کەوا بوو جمهوری ئیسلامی حتا گەورەترین هەزینە گەلی کردگە بۆ ئەمریکا بتوانێت بەو شێوەیشە سوء-ئیستفادە لە گیان و ژیان و ماڵی کەسانێ بکات کە پەنایان بە خەڵکی ئێران ئاوردووە. پێتان وایە لە بەرامبەرم کردەوە قیزەونانەی ڕژیم لە بەرامبەر پەنابەرانی ئەفغانستانی ئەرکی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی ئێران چییە؟ بە باوەڕی من جمهوری ئیسلامی ئەگەر لە ساڵهای دوورترە هەوڵیدا کە بێسلاح نەوعێک لە خراپ تێگەیشتن لە خەڵکێکە لە ڕوو لە کۆمەلگای ئێرانەکەن ڕێک بخا ئەمڕۆ ئیتر نەیتوانیوە لەو بارە موفق بێت ئەگەر تەوەجۆکەین جمهوری ئیسلامی تر ناتوانێت بە کرێکاری گێرانی بڵێ ئەوە گەر تۆ بێکاری خۆخۆرناگری تەخسیر خەڵکی ئەفغانستانە ناتوانێت بە معلمێک کە داوای حەقی خۆیەکە بڵێ ئەو تۆ گەر بێ حەق و بێ مافی تۆ هیچ خۆخی بە تۆ تعلق ناگرێ مەجبوری دوای 7 سعات دەرسوتن بڕی سنۆخی دامنی لە کنار خیابانە سیگار بفرۆشی یا دەستفرۆشی بکەی یا نازانم ڕانندگی بکەی یا ئەنواع ئەقسام کاری دووم و سێم و چوارم بکەی بۆ تەخسیر خەڵکی ئەفغانستانە ئەمانەی تر بووە بە پرۆپاگەندەیەکی بێناوەرە و کە خەڵک گوێ لێ ناگرێ ئەمە بەنسبەت ڕژیمەوە بەنسبەتەوە تەبلیغاتەوە کەیکە بەنسبەت خەڵکی ئێرانیشە و خەڵکی ئێران لە هەموو شارەکان ئەوەی کە بینی ومانەوەی کە واقعیەتە من باسی یەکەم ئەوەیە کە دەبێ بە هەموو شێوەیەک بە باشی تەشخیصی ئەنداوەکە ئەم قسانەی ڕژیم ئەم کردوانەی ڕژیم بۆ چییە ئەمە لە حاز بەسلاح ناوەرۆک مۆزوعەکە بەڵام لە حاز عەمەڵیەوە دەبێت شتی زۆرتر ببینین بۆ نمونە ئەگەر لە فڵانە شارە دەوترێت منداڵانی خەڵکی ئەفغانستان بۆیان نییە دەرس بخوێنن دەبێ ئەو دەفتەری ئەو مەدرسە ئاموزش و پەروەرشی ئەو شارە دەبێ وێران بکرێتە سەر کاربەدەستانیە دەبێ خەڵک بڕژنە بەرەو شوێنانە بێژن ئەم منداڵە کە باوک و دایکی ڕۆژێ 15 سعات کارەکەن کە تیکێک نانی بخرۆنەمیر بێن لەسەر سفرەکەیان حەقی خۆیە دەرس بخوێنێ حەقی خۆیە لە پەنای مناڵەکەی منە و لە هەمان مەدرساکە مناڵەکەی من بە خراپترین ئیمکاناتەوە کە ئێوە بەتان دابین کردووە لە گیفانی خۆمان دەرسە خوێنێ دەبێش بێ دەرس خوێنێ دەبێ مناڵانمان فێر بکەین کە ئەگەر ڕفیقێکی خەڵکی ئەفغانستانیان ڕێگەن نەدا بە مەدرسە ئەتراس بکەن دەبێ بێت بە مەشغەڵەی هەموو جامعە کە کرێکاران و خەڵکی پەنابەر و مەهاجر لە وڵاتی ئێمە کە ڕوویان لەم وڵاتە کردووە پێیان وا بووە کە خەڵکی ئەم وڵاتە باش ئەوان تەحویڵ ئەگرن و یارمەتیانەکەن دەبێت بەکردەوە نیشانی بدەین دەبێ ئەگەر نازانم کولکە مەلایەک لە گۆشەیەکە و تێتە دەنگ و بەحسی
ئەکات کە لە دژی ئەو خەڵکە قساکە دەبێ خەڵک بڕۆن هەڵوێستی لە بەرامبەر وەرگرن دەبێ وهای دەم کوتکۆنجارێتتر نەوێت ێسڵ لەسەر خەڵکی ئەفغانستان قسە بکات کەوابوو دەبێ فعالیەت و هەڵسوڕانێکی واقعی عملی و عینی ڕێک بخەین بۆی کە بتانین دفاع لە حەقی ژیان، دفاع لە حەقی کارکردن، دفاع لە حەقی دەرس خوێندن، دفاع لە حەقی بوونی مەسکەن، دفاع لە حەقی بەرخوردی ئینسانی بەم کەسانە بەسلاح بچەسبێنین. ئەمە ئەرکی بێ ئەملا ئەولای ئەمڕۆ ئێستەی ئێمەیە. نابێ ئیجازە بدەین جمهوری ئیسلامی بە کەیفی خۆی بەرخوردی خراپ بە خەڵکی ئەفغانستان بکات. بۆچی؟ بەدەلیلەوەی لە دەست تاڵبانێک ڕیان کردگە کەفنە دەست تاڵبانێکی تر، لە دەست داعشێک هەڵاتون کەفنە دەست داعشێکی تر بەرخوردی لەو نوعیان پێ بکات. دەیانە و سەدان تەسویر بڵاو بووەتەوە کە کاربەدەستانی ڕسمی ڕژیم لە ئۆرگانهای ڕسمی و سەرکوتکەری ڕژیمە بە کۆمەڵ خەڵکی ئەفغانستانیان جەمەگرۆ تەحقیریانەکەن. دەبێەوە قبول بکرێت. بۆچی دەبێ ئیجازە بدرێ بە بەم جنایەتکارانە بۆ شێوە تحقیر ئینسانهایەک بکەن کە ڕۆژێ لە ڕۆژان دارای باشترین ژیان و دارای باشترین ڕۆحی و باشترین وڵات بوون، بەڵام بە هۆی ترسێکە و کە سیستم گەل سەرمایهداری ئەز جومڵە ئەمریکا بووی هاتن ئەنواع و قسام ئەلقاعیدە و جەڕوجانەوەریان دروست کرد و کردیان بە وێرانەی کە ئێستا خەڵکەکەی مەجبور بنوابن. ڕۆتماشای ژیانی خەڵکی ئەفغانستان لە دەیەهای ڕابردووە بکە بزە چۆن ژیاوانەوە خەڵکە لە حاز ئازادیە و لە حاز حجاب و لە حاز هونەرە و لە حاز موسیقیە و لە حاز فەرهەنگە و لە حاز کارکردنە و بڕۆ تواشاکە بزانە جمهوری خەڵکی ئێران لە زۆر بوارەوە کە بە خەباتی خۆیان بەرزیان ئاورد و بەلە هاتنە کۆماری ئیسلامی چۆن بوون دوای کۆماری ئیسلامی چۆن چیان بەسەر هاتووە ئێستەش خەڵکی ئەفغانستان بە هەمان شێوە. بەستمەوەیە بێژم کە سەرچاوەی تحقیر و سەرچاوەی ئەنواع و قسام جنایەتگەل کە لە دژی خەڵکی ئێران و ئەفغانستان ئەکرێ هەر خودی ئەوانن کە بەحسی مافی مرۆڤ بۆ بەحسی ئەو شتا ناگەندە وڵاتگەل گەورەی سەرمایهداریە و نهایەتەن عەمەڵەنیش ڕژیمەکانیان وەکو تاڵبان و جمهوری ئیسلامی بە نسبەت خەڵکەکەوەی کرد. کەوابوو لە مقابڵ ئەم بێحقوقیە لە مقابڵ ئەم جنایەتگەلە هیوادارم کە کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستانیش بێدەنگ نەبن و وەکو چۆن تا ئێستەوە تویانە کە کرێکاری ئەفغانستانی هاوچارەنووسی ئێمەیە نازانم میوان نییە لەو شوێنەی کە کارەکە حەقی خۆیە بژیت حەقی خۆیە بە ئارەقی ناوچاوان نانێکە پایەگە حەقی خۆیە بی ئسفادەی لێ بکات ئیمکاناتێکە پایەگە حەقی خۆی ئسفادەی لێ بکات و ئەنواع قسامم تەبلیغاتە دژی ئینسانی و قۆڕەی کە کۆماری ئیسلامی ئەیکات ئیجازەی پێ نەدەن کە بتوانێت بە کورسی بینشێنێت و ئیجازەی پێ نەدەن کە تحقیر و خراپ بەرخوردکردن بە خەڵکی ئەفغانستان بێت بە سنەتێک کە دەنگێک لە مقابڵیانە. بەڵێ وەکو دوا هەمێن سەوباس لە ڕۆژی جیهانی کرێکان واتە 1 مەی نزیکە بینەوە لەم بارەوە پێم خۆشە وەکو دواوتە قسەمانەوە بکەن. دیارە سەرەتا پیرۆزبایی هاتن یەکی ئەیار لە هەموو کرێکارانی جیهانەکەمەوە هیوادارم کە یەکی ئەیاری ئەمساڵ بێت بە جەرەقەیەک بۆ لەناوبردن و زەعیفکردنی هەرچی زیاتری سیستمگەل سەرمایهداری و بێت بە ڕۆژێک کە شەڕی تەبەقاتی لە دژی ئەم وڵاتانە کە ئێستا ڕوویان لە مەسلەی شەڕخوازی و لەناوبردنی ئینسانەکان کردووە ڕویان لە دروستکردنی شەڕ و ماڵوێرانی و دەربەدەرکردن ئینسانەکان کردووە. هیوادارم کە بە دروستکردنی سەفگەلی ملیۆنی لە وڵاتەکانە لە مقابڵ ئەمانە و سیاسەتگەل شەڕەنگێزانە و شەڕخوازانەیاندا بتوانین بوەستینەوە و دنیا بەرەو دنیایەکی ئینسانی و باشتر بەرین. بەڵام
ئەمە هەمووی بە مبارزە ئەکرێت، تەنها بە قسەیەکی زەرق و بڕقدار و تەنها بە دانیشتن و بەبێ ئەوەی کە عملکردێک لە پشت ئەم سیاسەتەوە ئەم قسە بێت دیارە ئیمکان پەزیر نییە. ئەوە کەوابوو دەبێ هەموو هەوڵ و تەلاشی خۆمان بخەینەگەڕ بۆ ئەوەی کە هەرچی زیاتر لە سازماندان و بەڕێوچوونی مەراسمەکانی وەڵی مانگی مەیە نەقشمان بێت و بەشدار بین و لە کنار ئەوە کرێکارانی خەڵکی ئەفغانستان کە لە وڵاتی ئێمە ئەژین بە هاوچارەنووسی خۆمانیان بزانین و بە هاوڕێبازی خۆمانیان بزانین بۆ بەڕێوەبردننی ئەو ئەرکە و ئەو مبارزە. ئەگەر کۆماری ئیسلامی بۆ پاساوهێنانەوە بۆ سیاسەتەکان خۆی جنایەتکارێک وەکو ڕئیسی دەنێرێت چوار دانشجووی سەر بە خۆیان کۆکاتەوە بەدەرخۆی و یا ئەسڵ سەر بەوانیش نەبن مەجبورەن جمهوری ئیسلامی پیشەی هەمیشەیە خەڵک مەجبور ئەکات کە لە ڕێگەی شکنجە و ئەنواع و تەهدید و هەڕەشە و گوڕەشە و ئەنواع کاری بۆ بکەن. چوار دانە دانیشتوو دانێت کەەوە ڕئیسی ڕۆشتووە لەگەڵ ئەوان ئفتاری کردووە و نانی خواردووە نازانم ڕۆژوەگەی شکاندووە. لە مقابڵە خەڵک بە کۆبوونەوە بە بانکردن بە هاوچارەنووسی نیشاندانی خۆیان لەگەڵ دراوسێ ئەفغانەکانیان بە ڕۆشتن بەرەو ئەو ناوەندە کارکردن گەلەکە کرێکارانی ئەفغان بە حەقدەستێکی زۆر 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 کەم و تانم بێژم دوای چەند مانگە و ئەدرێپیان بڕۆنوە پشتیوانی خۆیان بەنسبەت ئەوانە و نیشان بدەن. هەروە کە سرمایه‌داری لە هەموو شوێنێ خۆی بە یەک نیشانە، خۆی بە سیستمێکی متحد نیشانە کە علا ڕغمی ئەوەی کە ئەمیان ئیسلامیە ئەویان مەسیحیە ئەمیان ڕاسیستە ئەویان فاشیستە ئەویان ئەمەیە ئەویانەوێ، بەڵام ناوەرۆکەن ئەمانە یەک وەزیفەیان بۆ خۆیان داناوە ئەویش پاراستنی سیستمی سرمایه‌داریە. کەوابوو دەبێت لە مقابڵە ئێمەش وەکو تەبەقەی کرێکار سەفی متحدی خۆمان کە پێک هاتووە لە هەموو کرێکاران لە سەر تاسەری دنیا بە هەر زمان و بە هەر ڕەنگ و بە هەر پێست و بە هەر بێسڵاح شوێنێکە کە تیاژین هەمویان هاوچارە نووس ئێمن و دەبێت لە ڕۆژی یەکی ئێرە هەمومان هاودەنگ و متحد بینە سەر شەقامەکان و هەوڵ بدەین کە بۆ نمونە لە ئێرانە یەکێک لە بەندگەل ڕاگەیاندنەکانی ئێمە لە وەکو کرێکاران لە ئێرانە ئەوە بێکە هیچ ناوەندێک بۆی نییە بە حکمی ئەوەی کە کرێکارێک لە ئەفغانستانەوە ڕووی لە ئێران کردووە تحقیری بکە حقوقی حەقدەستی کەمی پێ بدا، ئیجازەی گرتن یان کڕین مەسکەنی پێنەدا، ئیجازەی پێنەدا کە مناڵەکەی بڕواتە مەدرسە و نهایەتەن مەجبوری بکەن بە کارهایەکە باسمان لێکرد لە بەرنامەکە. کەوابوو ئەمە نیشانیدا کە تەبەقەی کرێکار تەبەقەیەکە کە خاوەنداریەتی ئەکات لە هاوچارە نووسانی خۆی لە کون و قوشبن و گۆشە بە گۆشەی ئەم دنیا بەرینە و کە سرمایه‌داری کردیە بە جەهەنەمێکی گەورە لە کرێکارە. هاوڕە سعاد زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا. سپاس بۆیەوەش. بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە بەم شێوەیە هاتینە کۆتایی یەکێکی تر لە بەرنامەکانی ڕوانگە کە تایبەت بوو بە هەڵس و کەوتی ڕەگەز پەرستانە و دژی ئینسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و دام و دەستگاکانی لەگەڵ پەنابەرانی ئەفغانستانی لە ئێران. تا ڕوانگەیەکی تر هەرشاد و بەختەوەر بن.